ئەوەی کە ئێمە گرنگیمان زۆر پێدا لە ڕووی جینۆسایی لە نێودەوڵەتی و ناوخۆکاری زۆرمان لەسەر کرد بە تایبەتی ئەوانەی کە بڕیاری قەتعییان بۆ دەرنەچووە لە عێراق، بەڵام لە ڕووی سیاسیەوە کارمان لەسەر هەڵەبجە کردووە، لەسەر بارزانیەکان کردووە، لەسەر ئەنفال کردووە، لەسەر کوردانی فەیلی و شوێنەکانی تر کردووە. لەبەرەوانێ لە عێراق لە دادگا ناسێنراون، لە شوێنێکی تر تەماشای کەیسەکان ناکرێ، بەڵام لە ڕووی سیاسیەوە بۆی جارێکی تر جینۆسایی نەکرێەوە. ئەم هەرێمەی ئێمە سربەخۆیەکی هەبێ کە هیچ لایەن و هیچ دەوڵەتێک جارێکی تر نەتوانێت جینۆسایدی بکاتەوە. لە ڕووی ئەوەی بۆ عێراق بۆ حکوومەتی اتحادی کاری زۆرمان کرد، 3 ساڵە کارەکەین کە منحە و بودجەی ئەم کەسوکاری شەید، سەربەزی شەید و ئەنفال و زیندانانی سیاسی بخێتە سەر حکوومەتی اتحادی کە ئەوە بەپێی مادەی 132 بێ جێبەجێ بکە، مادەیەکی دەستوریە و کەیسی هەڵەبجە و کەیسەکانی تر کە باسم کرد لەبەرەوە لە دادگای تاوانەکانی عێراق بڕیاری بۆ دەرچووە، بڕیاری قەتعی بۆ دەرچووە، مەفروزە حکوومەتی اتحادی قەرەبوویان کاتەوە. بۆیە ئەوە دوو کەیسی گرنگن، هەمدا لە ڕووی دادگایەوە هەم لە ڕووی دەستوری و کاری لەسەرکەین بۆ ئەوی قەرەبووی هەموو زیان لێکەوتوان کرێت. هەردوو سەرۆکی شەیدانی عێراق و سەرۆکی زنانانی عێراق لێرەن و قەرارە لەگەڵیان دانیشن بۆ ئەوەی ئەو کۆناغانەی ماوە نزیک بینەوە لە جێبەجێکردن.